بە مەبەستی دەربڕین و دووپاتکردنەوەی خۆشەویستی و پشتیوانی بۆ پێغەمبەری پێشەوە درودی خوای لەسەر بێت لە قەزای کفری سەر بە ئیداری گەرمیان گردبوونەوەیەکی جەماوەری ڕێکخراو تێیدا بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە مامۆستایانی ئاینی و هاوڵاتیان و چین و توێژەکانی قەزاکە پاڵپشتی و بەڵێنی بەردەوامبوون لەسەر ڕێبازەکەی بۆ سەرداری پێغەمبەران محەممەد درودی خوای لەسەر بێت نوێ کردەوە. ئەمڕۆ کۆمەڵێ لە مامۆستایانی ئاینی شاری کفری لەگەڵ خۆشەویستان و خەڵکی شاری کفری خۆشەویست کردبوونەوەیەکمان کرد دژیەوەی فەڕەنسا کە سوکایەتی بە پێغەمبەری نازدار کراوە صلی الله علیه وسلم. ئێمە لەگەڵ هیچ سوکایەتیەکە نین چونکە پێغەمبەری خوا خۆشەویستە لای ئێمە و هێڵی سوورە هەر کەسێ کە قسە بە پێغەمبەری نازدار بکات صلی الله علیه وسلم چونکە ئومەتی ئەوین و داواش دەکەین لە هیچ کات و ساتێکدا هیچ کەسێک کەوا قسەیەک نەکا بەسەرەوەی کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چونکە ئومەتێکی زۆرینەی ملیۆن و ملیارێک و نیو مسلمان هەیە چونکە ئەمە حڕێتی ئازادی نییە بەڵکو حڕێتێکە خۆیان ڕێگا بە خۆیان نەدەن بۆ ئەمە شتێکی باش نییە. خی گەورەی متعال لە قورئانە فەرمێ ئینا کەفەیناکە المستەهزئین واتە پاڵپشت و ناسر و مؤید و سەرخەری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەشەر نییە تا بڵێن فلان بەشەر مرد و ئینسان مرد تر پێغەمبەرەکەوێتە خوار و ناوذ بالله. خوا فەرمێ ئێمە ئەو سەر ئەخەین و ئێمە وا ئەکەین هیچ کەسێ نەتوانێت زەرەر بە محەممەد بگەێنێ عەلەیهی سەڵات وسەلام. ئەگەر مامەی و خێزانەکەی کە ناوی ئومی جەمیل بوونەیان توانی زەرەلی پێ بدەن ئیتر ئەوانەی لەم دنیایە دوو لە ڕوو مەجلسەکە و ئێوەی بەڕێز بە هەر شێوەیەکی ئاژەڵ ئەوە ڕن بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە قەدر بەرزکردن زیاتر بۆ محەممەد هیچ نییە ئیلا هەرەوەیڵێن ئینا کەفەیناکە المستەهزئین واتە ئێمە تۆ پارێزین لەو هەموو خەڵکانەی کە دژایەتی تۆکەن. دانیشتوانی کفری بە دڵێکی پڕ لە جۆش و خڕۆشی ئیمانی و هەستێکی مرۆڤ دۆستانە بەرگری لەو هێرشانە دەکەن کە دەکرێتە سەرپیرۆزیەکانی ئیسلام و موسڵمانان و پێغەمبەرەکەیان. هاوکاتیش نیگەرانن لەو کارە ناشرینانەی کە دەخرێتە پاڵ ئیسلام و بە ناوی موسڵمانانەوە توند و تیژی بڵاو دەکرێتەوە. ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی سەرزەوی ڕاستترین و باشترین ئاینە و هیچ بێڕێزی و هیچ ناشرینێکی تیان نییە و قبول ناکات سوکایەتی بە کەس بکرێ و خۆشی شایەنیەوە نییە کە سوکایەتی بە بکرێت. بۆیە ئێمە پشتیوانی خۆمان لە ئاینی پیرۆزی ئیسلام هەروەها لە محەممەد صلی الله علیه وسلم ڕابەری مرۆڤایەتیە. ئەوە پەیامێ بوو بەرامبەر موسڵمانان ئەبێ موسڵمانان هەمومان ڕەدی ئەوە بدەینەوە ئەوە کارێکی ناڕەوایە چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم جگە لەوەی کە پێغەمبەری خوایە پەیامنێرێکی خوای پەیامێکی ڕیسالەی خوای تەبارەکە و تەعالە هەبوو هەموو مرۆڤایەتی. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرزە لەسەر هەموو کەسێک لە ئێمە ئەبێ ڕێزی لێ بگرین چونکە ئەو پێغەمبەری خوایە باشترین مرۆڤە کە خوای تەبارەکە و تەعالە هەڵی بژاردووە و کردیەتە جێنشینی خۆی لەسەر زەوی. لە دوای بڵاوکردنەوەی چەند وێنەیەکی کاریکاتێر کە تێیدا سوکایەتی و بێڕێزی بە پێغەمبەر محەممەد درودی خوای لەسەر بێت دەکرێت لە گۆڤارێکی فەڕەنسی کاردانەوەکان دژی ئەو کارە لەلایەن موسڵمانانەوە لە سەرتاسەری جیهان بەردەوامە و جگە لە گرتبوونەوە و کۆبوونەوە جەماوەریەکان بەشێک لە وڵاتان دەستیان کرد بە بایکۆتی کاڵا و کەلوپەلی فەڕەنسی و پەیوەندیە بازرگانیەکانیان لەگەڵ ئەو وڵاتەدا بچڕاند تاکو سەرۆکی فەڕەنسا ناچار کرا دەست هەڵگرێت لە پشتیوانی لەو بێڕێزیانەی بەرامبەر ئیسلام دەکرێت لە وڵاتە و داوای لێ دەکرێت داوای لێبوردن لە موسڵمانانی جیهان بکات. لە قەزای کفریەوە هاوار محەممەد کەناڵی پەیام. صدیق و پاش لەی مارگەستەی یاریها